جیاوازی دۆ ماستاو چییە؟ ماستاو بڵێن هەوێنی کەمتری پێویستە وەک لە دۆی کوردی. ماستاو تەنها تۆ ئاو ماستە تێکەڵیەکەی بە شێوەیەکی خێرا توانی ئامادەیەکەی، بەڵام دۆ پێکاتەکەی ماست و شیر و ئاوە و خوێ و پێویستی بەوەی لە ناو مەشکە بێت بۆ ماوەی 25 بۆ 30 خولەک. زۆر باشە. پێکهاتەی هەردووکیان بەڵێ پێکهاتەی هەردووکیانم بۆ باسکە. وەکو گوتم دۆ ماست شیر و ئاو خوێ لەوەندە پێک دێ، بەڵام ماست تەنها هەر جۆرێکی ماست بێت تەنها ماست و ئاوە تێکەڵ دەکرێت و ئەگەر بە پێی خواست ڕەنگە خوێ تێ بکرێیان کۆمەڵێک شتی تر. ئێستا پێمان بڵێت چی لەگەڵ تێکەڵ دەکرێت؟ خۆی وەکو جوانکاری لەگەڵ دۆیان ماستا و قەزوان بەکاردێ، هەروەها نعنە و شویتیش بەکاردێ بە هەمان شێوە. لە کۆن و ئێستا چۆن مامەڵە لەگەڵ دۆی کوردی کراوە و ڕێگە دروستەکە چییە؟ ئەگەر بینە سەر شێوازی ڕستنی بەرهەمێنانی دۆ، ئەو ماستێک کە بۆ دۆ بەکاردەهێنرێ بۆ بەرهەمێنانی دۆ ئەوەیە کە هەوێنی زیاتر تێدەکرێت، هەتا وەکو هەوێنی زیاتر تێ بکرێت ترشتر دەبێت و هەروەها بێتەوە دۆی کوردی هەرخۆی لە ڕەسەنایەتی دۆی کوردی ترشە و غازیش دروست دەکات ئەگەر بێت و بۆ ماوەیەکی زۆردا بخرێت و نەکرێتەوە. شێوازی مامەڵەکردن لەگەڵ دۆ، دۆی کوردی یان ئەو دۆیانەی کە لە بناری چیاکانی قەندیل بەرهەمدێ بە هیچ شێوەیەک نابێ بەرتشکی خۆ بکەوێ، هەروەها نابێ بە گەرمی هەڵبسترێ، هەروەها ناتوانیت کە بۆ نمونە دەکرێت بەڵام ناکرێت کڵۆی بەفری تێ بکەیت لەبەرەوەی تام و چێژی کاڵ دەکاتەوە.